بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان باز لە دابەزی نرخی دۆلار و لێکەوتەکانی لەسەر بازار دەکەین وەخسەر سەرۆ دەکەین بۆچی تا ئێستا نرخی بازار و بەنکی مرکزی زۆر جیاوازیان هەیە کەی لە بازاڕیشدا دۆلار نزیک دەبێتەوە لە نرخە فەرمیەکەی بانکی مرکزی یاخود بۆچی کاتێک ئێستا دۆلار نرخە فەرمیەکەی دابەزێ و کاریگەری نێبووە لەسەر هەزاربوونی شتومەک لە بازار لە کاتێک لە کاتی گرانبوونی بەرزبوونەوەی بەهای دۆلار بە خێرایی هەڵکشان لە نرخی شتومەکەکان لە بازاردا ڕوودەدات و ئایا حکوومەت وەکو پێویست چاودێری بازاری کردووە چی کراوە لەگەڵ لە بەڕێزان دلێر محمود پەرلەمانتاری پێشووی کوردستان و ئابووریناز لە ستۆدیۆ هەروەها لە هەولێرەوە نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێم قسە لەسەر ئەم پرسانە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا دلێر بەخێر بنگ لە بەرزتانەوە دەست پێ بکەین سەبارەت بە دابەزاندنی بەهای دۆلار یاخود بڵێن بەرزکردنەوەی بەهای دیناری عێراقی لە حوتی مانگەوە بڕیاردراوە بە سۆکاری چییە و جیاوازیار هەیە ئەمڕۆژە لە دەوروبەری 150 دۆلار بۆچی نزیک نابێتەوە لە نرخە فەرمیەکە؟ زۆر سپاس بۆ بینەران بۆ بەڕێزیشی سەرەتا ئێمە ئەگەر تەماشای ئەوە بکەین هەڵبەتە ئەو مۆزوعات تەنها پەیوەست بە عێراقەوانەیە هەڵبەتە شتێکە پەیوەستە هەم بە ئیقلیمی شەوانی هەم بە نێو دەوڵەتیشەوە ئەگەر ئێمە بە جوانی لێی بڕوانین لەبەرەوە عێراق خۆی بە تەنیا ناتوانێت بێت بەرزی و نزمی لە نرخی دۆلارە بکە یان بەهای دینارەکەی خۆی بێنێتە خوارەوانەیە هەڵبەتە لەبەر ئەوەی هەر لە ساڵی 2004وانێ لە کاتێکا ڕژەمی گۆڕبەگۆڕی سەدام ڕووخا و عێراق دەستی کرد بە فرۆشتنی نەوت هەڵبەتە عێراقەوە کاتێک نەوتی ئەفرۆشت ئەو نەوتەی کە ئەیفرۆشت حساب بانقیکی بۆ کرایەوە لە احتیاطی بانقی فیدراڵی ئەمریکا لەوێ و هەروەها ئەو حساب بانقیەش لەژێر حەسانەی سەرۆکی ئەمریکایە لەبەرەوەی لەو کاتە عێراق قەرزارێکی زۆر بوو ڕژێمەکانی پێشتری پێشتر لەبەرەوە قەرزارەکان داوای پارەکانیانە کردەوە بە کتوپڕی کە بیان درێتەوانێ هەر لەبەر ئەوە چی لێ هاو ئەو حساب بانقییان کردەوە لەوێ ئەمریکا و لە هەمان کاتیشا لەژێر حەسانەی سەرۆکی ئەمریکایە یعنی ئیتر وایریا و عێراق ئەو پارانی کە ئەیایەوە بە قەرزارەکانی بە شێوەیەکی منەظەم بە شێوەیەکی تەدریجی هەر مانگی بێ شوێنێکیان قەرزەکانیان باتەوە لەبەر ئەو حەسانەیەشی بۆیە خرایە سەر لەبەر خاتری ئەوەی کە قەرزارەکان هەل لە هەوڵەوە دەست نەبن بۆ پارەی نەوتی عێراق و لە ڕێگەی قانونیەوە داوای پارەکەی بکەن ئەگەر بە هاتە خۆی بۆە کاتەوانەیە بۆ پاراستنی پارەکانی عێراق بوو بۆ پاراستنی گوشارێک بەکاردێنێتەوە ئێستا ئێستاش کەواتە کە ئەو بۆچی کە لەژێر حەسانەی سەرۆکی ئەمریکیایە ئەو پارەیە لەبەرەوە ئەو ئەشێت ئەو پارەیە کە ئەینێرێ بۆ عێراق بە شێوەیە بینێرێت کە سوودی هەم بۆ عێراق بێت هەم بۆ دراوەکەی خۆشی هەبێت و لە هەمان کاتیشە کۆمەڵی لایەن هەیە کە سزای ئابوووریان سەپێنراوە بەسەرەوە لەلایەن ئەمریکا و چەند وڵاتێکی ئەوروپی وڵاتی تریجیانەوە ناشوێ بۆ ئەو شوێنانە بڕۆ لەبەرەوە پارێ عێراقی کە لە کاتێکە ئەوێ سەحبی کاتەوانێ یعنی ئەتوانین بڵین لەژێر دەسەڵاتی خۆیان نەبێت ئەمریکەکان هەڵبەتە داوایشی زیاتر بەس کۆبوونەوە هەیە سەمڕۆڤدی عێراق چوون بەستا ئێستا نەتیجەکەی ڕانەگەێنراوە بەرەو پێشچوونی زیاتر دەبێت لە بەهێزکردنی دینار و عێراق لە ڕووی ئەوە دەتوانێت دراوەکەی بەهێزتر بکات دینارەکەی بەهێزتر بکات خۆی هەر بە دانیشتێکی ینی وەفدێکی عێراقی لە تورکیا لەگەڵ نێردەی بانقی وەزارەتی خەزێنەی ئەمریکی لە تورکیا ینی بەڕاستی سەیرەکەی یەکسەر بە چەند تەسریحێک وە بە پەیوەندێکی تەلەفۆنی سەرۆکوەزیرانی عێراق لەگەڵ سەرۆکی ئەمریکا سەیرەکەی خۆی لە خۆیە بەهای دیناری عێراقی تا ڕادێ بەرز بوانێ و زیاتر بەهای دیناری عێراقی بەرز بوانێ لەبەرەوە ئێستا ئەم وەفدەشکە چۆ بوو ئەوێ ئێمە من ناتوانم بڵێم ئەم وەفدە ئایا ئەتوانێت لە سەدا ئەو شتە پێچێکە ئەو بۆی چووە لەبەرەوەی عێراق لەم کاتەیە کەوتوتە نێوان سێ بەرداشەوانێ بەرداشێکی ڕووسی و بەرداشی
ئێرانی بڵێن ئیقلیمی و لە هەمان کاتیشە کاڵین ئیقلیمی و هەمان کاتیشە بەرداشی ئەمریکی و هەردوو بەرداشەکەی تر لەلایەن ئەمریکا و سزای ئابووریشی لەسەرا لەبەرەوە ئەرکەکەی ئەم وەفدی عێراق یان ئەرکی حکوومەتی ئێستا عێراق بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەمریکا بەڕاستی ئەرکەکە سەختە قورسە و ئەبێ زۆر بە جوانی بیری لێ بکرێتەوە ینی هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی بڵین تەکنیکیوانێ بیری لێ بکرێتەوە کە بتوانێت پەرژەوەندی عێراق باتە پێشەوانێ بڵێ باش سپاس دەکەم دێمە وڵات ئەگەر میوانەکە هەولێرمان ئامادە بێ کاک شێخ نەوزاد کاک شێخ سپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین سەبارەت بە دوایەوەی کە بەرزونزمێکی زۆر شڵەژانێکی زۆر هەیە لە بازار ئێستش بڵێن نرخی بەهای دینار بەرز کراوەتەوە وەستانی کاڵا هاوردەکردنی کاڵا بۆ هەرێمی کوردستان بەردەوام بۆ یاخود لەو بینێکە و شڵەژانە دروست بوو کەمی کردی بۆ هاوردەکردنی کاڵا و شتومەک و مادە خۆراکیەکان بۆ هەرێ بەڵێ سپاس کاک حەکیم سڵاو لە میوانە بەڕێزەکەت سڵاو لە بینەرانتان هەلو ئاگادارن ئەم بارودۆخەی کە هات بەسەر عێراق و هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا هۆکارەکەی ئەوە پەیوەست نەبوو بە لایەنێکی دیاریکراوە بەڵکو پێویست بوو بە بانکی ناوەندی عێراقەوە کە بەهای دیناری بەو شێوەیە لێکرد بەرامبەر بە دۆلار و کاریگەریەکەشی لەسەر لە کۆتاییدا بەسەر هاوڵاتیاندا شکایەوە بەڵام لە هەرێمی کوردستان لە بگەڵ لەگەڵ ئەوەشدا کە بەهای دینار بەو شێوەیە لێ هات جموجوڵە بازرگانەکان نەوەستان بەڵکو بەردەوام بوون بەڵام ئەتوانم بڵێم لەسەر بەرامبەر بە ساڵی ڕابردوو بە ڕێژەیە کەمی کردووە بەڵام ئەو کەم بوونە ئەوەندە نییە کاریگەری هەبوو بێ لەسەر بازار ناو بازارەکان هەرێمی کوردستان پڕ بوون لە کاڵا و نرخەکانیش بە شێوەیەکی زۆر بەرز نەبوونەوە ڕاستە هەندێک کاڵامان هەیە بەرز بۆ تۆ بەڵام هۆکاری بەرزبوونەوەکەی بە دەرەجەی یەک پەیوەستە بە بەرزبوونەوەی بەهای ئەو کاڵایە لە دەرەوەی وڵات بۆ نمونە گۆشت بۆ نمونە برنج هەندێک لەو کاڵایانەی کە ئەساسین لە دەرەوە خۆیان نرخەکانیان بەرز بوویەوە کاریگەری هەبوو لە بازاردا و نرخیشیان لە ناو بازار هەرێمی کوردستانیش بەرز بوویەوە بەڵام ئێمە وەکو لیژنەکانی چاودێری بەردەوام بووین لەسەر لە ناو بازار بۆی بزانین هەر کاڵەیەک بزانین کە ڕێژەیە بە ڕێژەیەکی زۆر زیاد لە پێویست بەرز بۆتەوە سنوورمان بۆ دادەنان و لەگەڵ بازرگانەکان و خاوەن مارکێتەکانان قسەمان دەکرد بۆ ئەوەی نرخ لەوە زیاتر بەرز نەکەنەوە ڕێگەیان پێ نەدرا نرخی کاڵا بە شێوەیە بەرز بێتەوە کە هاوڵاتی نەتوانێت بیکڕێت بەڵێ بەس وەکو قەبارەی بڵین ڕۆژانە هاوردەکردن دیارە ئەوەی ساڵی ڕابردوو ئاماریەوە هەبوو 16 ملیار دلار لە 2022 ئەو قەبارەکە بوو بەس نزیکەی 16 ملیار دلار بەس دیارە ڕۆژانە ئێستا هەرێم چەند شت هاوردە دەکات وەکو بۆ حەزمەی دۆلار لە تورکیاوە بێ لە ئێران بێ لە وڵاتانی ترەوە بێت بەڵێ بەدڵنیایەوە فەرقی هەبوو ناڵێم لە ساڵی ڕابردووگەر بەراوردی مانگی یەکی ساڵی ڕابردوو بەرامبەر بەم ساڵ بکەین لە ڕووی هەم مۆڵەت پێدانی ئێمە وەکو بە وەزارەتی بازرگانی و بەڕێوەتی گشتی بازرگانی هەمیش بە ڕەسید کە دانراوە لە لامان کەمترە بەڵام کەمەکە ینی ئەو دەرەجەیە جیاوازیان نییە بۆ نمونە ڕەنگە 5 میلیۆنێک فەرقیان هەبێ لەگەڵ ساڵی ڕابردوودا ئەمەش ناکاتەوەی کە بڵێن بە هیچ شێوەیە بەڵێ بەڵێ کاک شێخ بەڵێ بەڵێ بەس سەبارەت بە بڵێن ئەو بەرزبوونەوەی نرخەکان کە کاتێکە دۆلار بڵێنە 2020 دەستکاری کرا بە ڕێژەیەکی زۆر بڵێن نرخەکانی شتومەک لە بازار بەرز بوونەوە ئێستا کە نرخە فەرمیەکەی لە 16 بڵێن بەهای دینار بەرز کراوەتەوە لە 146,000 بۆ 130,000 دینار بۆچی ئەم دابەزین نرخەکان بە خێرایی ڕوونادە لە بازار هۆکارەکەی چییە؟ وڵاهی لە هەموو گۆڕانکاریەکی بەهای دراودا لە هەر وڵاتێک بەو بەرزبوونەوەی خێرایی نرخ بە هەمان شێوەی خێرایی نرخدا نابەزێتەوە ئەوە قاعدەیەکی اقتصادیە یعنی ئەو پێوەست نییە بە تەنها هەرێمی کوردستانەوە بەڵام هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە هێواش ئەو نرخە بێتەوە شوێنی پێشووی و هەندێک هەروەکوتم هەندێک کاڵا هەر لە شوێنی بەرهەمێنان بەرزبوونەتەوە ئەوە ڕەنگە ئێمە ژەتوان چونکە ئێمە سەری ئەو فاتورانە دەکەین کە دێت لە شوێنی بەرهەمێنانەوە ئەگەر بزانین ئەو نەبەو نرخەکە کڕاوە نرخەکە بەرز بۆتەوە ڕەنگە ئێمەش نەتوانین بە ئیجباری بازرگانی بکەین بڵێن دەبێت بەو نرخە بیفرۆشی بەڵام ئەگەر هاتوو سەری فاتورەکەمان کرد ئەو فاتورەی کە پێی هێناوە کاڵاکە نرخەکەی
کەمێک زیادی کردبوو بەڵێ دێمە وڵات کاک شێخ سوپاس دەکەم دێمە وڵاتان مامۆستا سەبارەت بەو کاتی دەوێت تا ئەو نرخە فەرمی کە بڵین بانکی مرکزی دایناوە لە بازاریشە لەو نرخە نزیک دەبێتەوە ئێستا تقریبا تا ئێستاش 20,000 فەرقی $100 کاتی دەوێت تا نزیک دەبێتەوە لە نرخە فەرمیەکە بەڵێ لەبەرەوەی ئێستا ئەم وەفتەی کە شۆ بۆ ئەمریکا هەتاکو ئێستا ئەمڕۆوازان یەکەم کۆبوونیان کردو بەڵام تاکو ئێستا نەتیجە دیارنی ئایا گەنە چ نەتیجەیەک هەڵبەتە وەفدی عێراقی زیاتر داوای ئەوە کە بەنسبەت ئەمریکاوانی ئەو ڕێکارانەی کە ئەو ئەمریکا داوای کردووە کە عێراق بیگرێتە بەر نەختێ سوکتریکا لەسەری و تا مدەیەکی باتێ تاکو بازار و باقەکان پێی ڕابێن بۆ ئەوەی بتوانێت ئەو وەختە سیستەمی بانقی عێراقیش بەستێتەوە بە سیستەمی بانقینی و دەوڵەتیوانێ اینجا لێرە ئێستا سیرەکەی ئەم هەنگاوانە کە ئەندێت هەڵبەتە هەنگاوی زیاتر عێراقی ئەندێت بۆ ئەوەی کە بەهای دیناری عێراقی بەرز بکاتەوە هەڵبەتە کاتی ئەوێت وا بە کتوپڕ نابێت هەڵبەتە بێنی ئەو نرخە لە هەڵبەزوودا بەزابێت لە بەرز و نزمی هابێت و بەهای دیناری عێراقی ناسەقامگیرە بێت و تاکو بەهای دیناری بەهای دراوی هەر وڵاتێکە عێراق بێ هەر شوێنێکی تر بێ بەرامبەر بە دراوە قورسەکانی وەکو دۆلار و یۆرۆ و پارەکانی تر جێگیر نەبێت و جیاوازێکی کەم نەبێت لە بینی بانقی ناوەندی و بازارە ئەمە کێ زەرەرەکە هەموو چون و توێژەکانی ناو کۆمەڵ زەرەرەکەن بە بازرگانەوانێ بە کڕگار و فرۆشیارەوانێ بە موچەخۆرەوانێ هەمووی زەرەرەکە ئەوان لە زەرەران لەبەرەوەی ناجێگیرە کەسی ناتوانێت بە بەو سیعرەی ڕۆژانە بیفرۆشێت لەبەرەوەی ڕۆژانە لەوانەیە شن نەکرێت ئەو پارەی کە موچەخۆری ژوەریەگرێ لەوانەیە نیسبەتێ لە قۆی شیرائەکەی کەم دائەبەزێ ئەو پارەی کە پێیەتی کە لە بازار بچێ شتی پێ بکرێ شت گران ئەبێت ئەو شتەکەش لە دواییە وا بە کتوپڕی نایەتەوە شوێنی خۆی وا بە کتوپڕیش جێگیر نابێت لەبەرەوە کاتی ئەوێت یەک کاتی دوو ئەکەوێتە سەر ئەو چۆنێتی ئەو گفتوگۆ و ڕێکەوتنی کە لەگەڵ ئەمریکا ئەیکەن لەبەرتم کە کاتی خۆی ئەمریکا لەبەر خاتری شعبی عێراقی ئەو پارەی خسوەتە ئەو بانقەوانیەوە لە هەمان کاتیشە ولا هەمان کاتیشە حەسانی سەرۆکی ئەمریکی لەسەر وا بە ئاسانی بڕوان ناکەم ئەم کەڕەتە ڕێگە بات کە دۆلار بنێرێ بۆ عێراق و ئەو دۆلارەش لە هەمان کاتە سەرچاوەکەی دیار نەبێت لە دوایە بچێ بۆ چۆ بۆ شوێنەچێ مە خاڵێکی ترێ بێ من لەفکرمان نەچێت یعنی پێویستە حکوومەتی عێراقی بەڕاستی پێویستە دراسی ئەوەی کردبیە کە بزانێ ئایا ڕۆژانە حکوومەتی عێراقی پێویستی بە چەنە لە دینار بۆ ئەوەی بە پێی پێداوی 30 دینار دۆلار بخاتە ناو بازاڕەکەوانێ لەبەرەوە ئەگەر دۆلار کەمتر بخرێتە ناو بازاڕەوانێ هەڵبەستە خواست لەسەر دۆلار کەمە بێت ئەگەر لە حەدی خۆشی بخرێت بۆ نمونە ئەگەر ئێستا بێت و بڵێن ڕۆژانە پێویستی بەوە بێت کە 150 میلیۆن دۆلار لە بانقی ناوەندیوانێ بێتە ناو بازاڕەکەەوە بگۆڕێتەوە بە دینار ئەگەر بێت و کەمتر بنێرێت هەڵبەتە خوازە سەر دۆلار زیاد ئەبێت و نرخی دۆلاریش بەرزێتەوە بۆ نمونە هەر ئیمڕۆکە ئێستا سیرەکەی دوێنێنەوە 6 میلیۆن دۆلاری خسووە بازاڕەوانە سیرەکەی بە شێوەیە بوو نرخەکەی بە شێوەیە بوو ئیمڕۆژ کە 76 ملیار و کەسرێکی خسووە ناو میلیۆن ئەفو 76 میلیۆن دۆلار و کەسێکی خسووە ناو بازاڕەوانێ سیرەکەی نرخی دۆلار بە شێوەیەکی تر بووە. سپاس دەکەم دێمەوە خزمەتان کاک شێخ سەبارەت بە بازرگانانی هەرێم ئێستا دەتوانن لەو نرخە فەرمیەی بانکی مرکزی سودمان بن بە 130,000 ئێستا ئەویان پێگەیشتووە یاخود وا بڕیار بوو لە فڕۆکەخانەکانیش بڵێن هەر گەشتیارێک 7,000 دۆلاری پێدرێ ئێستا لە بەغدا کاری پێدەکرێەوە ئێستا بازرگانانی هەرێم دەتوان بەم نرخە فەرمیێوەری بگرن بۆی کاریگەر نێبرە سەر کاڵا و شومەک بەداخەوە دەڵێم تا ئێستا لە هەرێمی کوردستان لقی بانقی مرکزی لە هەرێمی کوردستان نەکراوەتەوە بۆیە تا ئێستا نەتوانراوە بازرگانەکانی هەرێم سود لەو
لەو پارەیە وەرگرن کە ئەگەر دابەشیکەن بەسەریانە بەڵام بازرگانەکانمان پەیوەندێکیان هەیە لەگەڵ بانکەکانی بەغدادا ڕەنگە بچن لەوێ وەریگرن ومێ دەکەین لە ئایندێکی نزیکدا لقی بانقی ناوەندی لە هەرێمی کوردستان بکرێتەوە بۆ ئەوەی هەر پێویستیەک یا هەر گۆڕانکاری یا بەشێ لەو بدراوی کە ڕۆژانە لە دۆلار دەیخاتە بازارڕەوە لە ڕێگەی بانکەکانی هەرێمی کوردستان بخێتە بازارڕەوە بۆ ئەوی کاریگەری لەسەر بازارەکانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دروست بکە ئێمە لێرە پێشنیارمان کردووە و ئیشی بۆ کراوە پێم وایە لەم نزیکانەدا بانقی نیشتیمان لە هەرێمی کوردستان دەکرێتەوە کە لقێکی بانقی ناوەندیە ومێ دەکەین ئەو بانقە زوو بکرێتەوە بۆ بتوانێت بازرگانەکانی هەرێمی ژۆک بازرگانەکانی تری عێراق سودمەند بن لەو بڕێدراوەی کە دەدرێت بە بازرگانەکان چونکە بەڵام خۆتان دەزانن بەپێی ئەو ڕێکارانەی کە لەم دوایە کە دەرزانێت ئەو ڕێکارانەی کە دانراون بۆ بازرگانەکان ئێستا بەو شێوەیە نیە کە لە ڕابردوودا هەبوو هەر کەسێ بیەوێ بچێت پارە وەرگێت و یا پارە بێنێت و بچێت شت بکرێت دەبێ و بازرگانە فاتورەی شتەکانی هەبێت بزانێت چی دەکرێ و لە چ وڵاتێک دەیکڕێ و شوێنی بەرهەمینانەکەی چییە و بای چەندە ئەو کاتە لە داهاتوودا تەبعاً دەتوانێت بڕێ و پارێ وەرگێ بەڵام ئەو پارەی کە ئێستا لە فرۆگەخانەکاندا هەیە بۆ 1000 دلار بۆ هەر کەسێک کە بیە گواڵ و گۆڕی پێ بکە ئەوە شتێکی باشە بەڵام بەڕاستی من بۆ پشتیوانی لە قسەکانی کاکلێر بۆ مەوزوعی دلار لە هەرێمی لە عێراق بەعام بۆ ئەوەی هەم بەهای دینار بەرز بێتەوە و ئەو کاریگەری ئەگەر جارێکی کەش بەهای دلار بەرز بێتەوە ئەو بەو شێوەیە کە وەکو ئێستا ئەم جارە کاریگەری هەبوو کاریگەری نەبێ ئێمە پێشنیارمان کردەوە گوزارتی بازرگانی کە لەمە و دوا مامەڵەکانی عقارات و کڕینی فرۆشتنی زەوی و سیارە و باجەکان کە دێتەوە هەموو بە دیناری عێراقی بێ هەر کاتێ دیناری عێراقی ئاڵگۆڕی پێکرا ئەو کاتە ئەو زەربەیە کە ئێستا ئەمجارە خواردی بازرگانەکان و خەڵکی هەرێمی کوردستانیش بە مۆزعە ڕەنگە ئاساوارەکەی کەمتر بێت لەوەی کە ئێستا بێ بۆ چونکە کە تۆ بە دینار مامەڵەت کرد ئەو کاتە بە دیناری دەتوانین تۆ مەسەلەن کەسێک ئەچێت لە کۆمپانیایەکە خانوویەک دەکرێت و بە قیس دەبێ ناچارە مانگی 500 دلار بداتەوە ئەو دلارە بە چەند بێ بیکڕێت چونکە ئەو عەقدی کردووە بە دلارە بێ بیدا بە خاوەن کۆمپانیاکە بەڵام ئەگەر بە دینار بێ بە دینار ڕێکەون و عەقدەکە بە دینار بێ ئەو کاتە بە دینارەکە چێت ئیداتەوە و چەند ملیۆن دینارێکی دەداتێ لە بەرامبەر ئەو قستەی کە لەسەرەتی بە هەمان شێوە بۆ کڕینی سیارە بۆ کڕینی عقارات ئەمە هۆکار ئەمە هەنگاوێکی باشە بۆ ئەوەی کە لە ئایندەدا ئەو کاریگەری کە هەیە لەسەر بازار لەسەر داهاتی تاک کەم بێتەوان ئەگەر لە گۆڕانکاریەک لەگەڵ دینارە هەبوو لە خاڵێکا بە نسبەت بازرگانەکانی ئێمە بەڕاستی معاملە بە دۆلار دەکەن ئەماوەیەش ئێمە لەگەڵیان بووین لە ناو بازار بووین لەگەڵیان سەردانمان دەکردن ئەوان کۆمەڵێک لە کاڵاکانیان بە قەرز هێناوە کە بە قەرز هێناویانە دەبێت بە دۆلاری شێناویانە و بە قەرزی شێناویان دەبێت بە دۆلار قەرزەکە بدەنەوە بەڵام خۆشبەختانە ئێستا و ماوەیە زۆری نەخایەن کە لە 170 ئەوان داوەستا ئێستا هاتەوە 150کان ڕەنگە ئەو زیانەی کە بەریان کەوت بێت بۆ کاڵاکانیان لە نرخەکەدا ئێستا ڕەنگە تۆزێ ئێواشتر بوو بێتەوەن ئەگەر نیان دابێتەوە قەرزەکە بەڵام ئەگەر قەرزەکان دابێتەوە بە دڵنیایەوە زیانیان کردووە ومێت دەکەین کە لە ئایندێکی نزیکدا ئەو بەهایی کە دیاری کراوە بۆ دینار و بۆ دۆلار جێبەجێ بکرێت و بازرگانەکان توان سودمەند بن چونکە بەڕاستی ئەگەر بازرگان سودمەند بێتەوە بە دڵنیای ناتوانێت نرخ زیاد کا لەسەر کاڵا و لە کۆتاییشدا هاوڵاتیان قازانج دەکەن باشە بەس وەکو ئەوەی کە بەرز باسی کرد بۆ خستی بۆ ئۆتۆمبیل خانوبەر ئەوانە حکوومەت هەرێمیز بڕیارێک دەدا لەسەر و پرسە بەنیازە ئێستا لە عێراقا خەریکن ئەوە نەرۆکوتم بۆ سەفەر بۆ مەسایلی سەفەرۆشت هەندێک بڕیاریان دەرکردووە ئێمەش پێشنیارمان کردووە ئەوە داوامان کردووە کە ئێمەش بەڕاستی لە هەرێمی کوردستان دەبێ وردە ئیش لەسەر ئەوە بکەین ئەبێ بێ بە کەلتور بەڕاستی ئەم مەسەلەیە نەک تەنها بۆ ئێستا بۆ ئایندە بێ بە شێوە بە کەلتور مامەڵە بە دراوی خۆمان بکەین باشترەوە لەوەی بە دراوی دەرەوە بکەین لە هەموو حاڵەتێکدا بۆ ئەوەی بەڕاستی ئەو دراوی خۆمان هەیبەت و قیمەتی خۆی لەدەست نەدا چونکە تۆ هەر کاتێک تۆ دراوی خۆت ئاڵوێر پێ کرد ئەو کاتە کاریگەریەکانی کەمتر دەبێت لەوەی کە لە گەڵ دراوێکی تری بیانە بگوی بۆ ئێستا هەروکوتم چۆن بازرگانەکانی ئێمە هەموو کاڵاکانیان بە دۆلار هێناوە ئەوەتە باجەکەی بێ هاوڵاتیش بیدات و بازرگانەکانیش بیدەن بەڵام ئەگەر بە دینار بووایە ڕەنگە کاریگەرەکەی سوکتر بووایە هێواشتر بووایە ئەو بەو دەرەجەیە نەبوو کە ئێستا خەڵکەکەی ئیفلاسی کردەوە خەڵکەکەی تووشی زەرەرێکی زۆر بووە بەڕاستی پێویستی بە ماوەیەکی زۆرە تا دەکەوێتەوە سەر پێی خۆی ومێد دەکەین لە ئایندەدا ئەمە ببێ بە کەلتور بە کاتێ
بەکارهێنانی کاڵای دیناری خۆمان و هەروەها کارکردنیش بەڕاستی بۆ ئەوەی بەرهەمی خۆمانمان هەبێت لە کوردستان لە کاتێکدا کە ئەزمەیەکی وایەتە پێشەوە پێویست نەکا بڕۆین پەلە بکەین لە کاڵای تر لە دەرەوە بێنین بە نرخی گران بەرهەمەکانی خۆمان کارەکانی خۆمان ببوژێنینەوە بتوانین بەرهەمی خۆمان زیاد بکەین و ئێمە بەرهەم بنێرینە دەرەوەنە و دراوی قرس بێنینەوە ناو وڵاتی خۆمان و گەشە بە ژێرخانی ئابووری وڵاتەکەمان بدەین ئەمەش یەکێکە لەو کارانەی کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەند کاری بۆ کردووە بە جددی بەڵام دەبێت زیاتر بێ بەتایبەت وەزارەتی کشت و کاڵ لەگەڵ وەزارەتی بازرگانی و پیشەسازی بەتایبەت بەشی پیشەسازیەکەی بۆی کارەکان بخەنەوە کار بەرهەمی کشت و کاڵی زیاد بکەن و کارگەکانی خۆمان کە کەوتنەوە کار و بەرهەمیان زیاد بوو ئەو کاتە ئێمە بە دیناری خۆشمان مامەڵەمان کرد ئەو کاتە بەرهەمەکەمان لە ناو خۆدا دەبێ دەتوانین بەرهەمی خۆمان بکڕین و ئەگەر ئەوشمان لێمان زیادە ئەینەرین بە دەرەوە لە بەرامبەردا دراوی قورس دێتەوە ناو وڵاتەکەی خۆمان. بەڵێ سوپاس دەکەم دوای دێنە سەرەوەش کە لەمە دوات چی دەکەن بۆ بازار چاودێری زیاتر دەبێت مامۆستا دەرێت سەبارەت بە بڵین ئەگەر نزیک بێتەوە لە نرخە فەرمیکە یاخود نرخەکەی ئێستاش چەندە کاریگەری هەیە لەسەر زیادبوونی بڵێن کڕینی هێزی دینار لەسەر جوڵەی بازار لەسەر داهاتی تاگموچە خۆر بێ کاسبکار بێن ئەگەر دۆلار زیاتر دابەزێتەوە کاریگەریەکەی چییە؟ خۆی بڵێ نەگەر هاتوو نرخی دۆلار دابەزی و بەهای دیناری عێراقی بەرزەوە لە بەرامبەریا بەو نرخە ڕسمی ئێستا بە تایبەتیەوە کە ئێستا دانراوەکە $100 بە 30,000 بێت هەڵبەتە لێرە ئەگەر بێت و ئەمە لە فترەیەکی زەمەنیە لەوانەیە لە ماوەیمانەکەمە نوێەکە خۆی لەخوا ئەبێتە هۆی چیوە بێتە هۆی هەموو کاڵاکان خۆی لەخوا هەرزانتر بێت لە چاو ئێستا ئەبێتەوەی قوی شیرایی ئەو موشەیە کە موچەخۆران وەریەگرن لە بازارە ئەو پارەی کە پیانەش زیاتر بکات وەک لەوەی ئێستا کە هەیە ئەگەر بێت و بڵین بەشی فەردەیە برنجی کردێ ئێستا بەسی فەردەیە برنج و 10 کیلۆشەکە و هەروە بە نیسبەت بازار بە نیسبەت کاسبکاری شەوانەیە بە نیسبەت بازرگانی شەوانەیە کە سەقامگیر بوو جێگیر بوو نرخەکان جێگیرە بێ ئەوی شەرعی نرشت زیاتر تووشی سەدمەی زەرەری گەورە ئەبێت چونکە لەم چەند لە ماوەی ئەم فترەیە کە ئەم بەرز و نزمیە لە دۆلارە هەبووە کە دۆلار و کوچەک و فەلەقی لێ هاتبوو ناجێگیر بوو بازار ناسەقمگیر بوو بەڕاستی ئەبێ بزانین کە ئێستا کۆمەڵە خەڵکی زۆر زەرەری کردووەکو و ئیشارەتیشم پێ پێشژێنی هەموو چوونی تۆژەکان خۆی لەخۆیە تووشی زەرەرە بن اینجا لەبەر ئەوە کەواتە ئەبێ ئێمە ئەومان لەبەر چاو بێت عێراق ئێستا بۆتە گۆڕەپانێکی سیاسی و اقتصادی یعنی بۆتە سابوونەوەی تەسفیح حساباتی زۆر لایەن لە ناو عێراقدا لەبەرەوەی کە عێراق خۆی وڵاتێکی دەوڵەمەنە لە ڕووی سامانی سروشتیەوانێ وڵاتێکی دەوڵەمەنە لەبەر ئەوە ئەبێت عێراق ئەوەی کە حکمی عێراقەوەی لە عێراق بتوانێت زۆر بە حەکیمانە تعامل لەگەڵ هەموو لایەنەکانە بکات ئەمە لە لایەکی ترەوانەیە پێویستە عێراق بە هەرێمی کوردستانی شەوانێ بەردەوام لە هەوری ئەوە بێت کە سەرچاوی داهات فرەی بکات تەنها سەرچاوی داهات پشت نەبەستێ بە نەوت اقتصادێکی مڵکانی سەرف بێت ینی ڕێعی بێت بەڵکو ئەبێ پشت بە سەرچاوی داهاتەکانی لە ڕووی پیشەسازیەوانێ لە ڕووی کشت و کاڵیەوە لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی بازرگانیەوە گەشەی پێبدات هەر وەکو ئێستا ئیمڕۆ سەیرەکەی وەزیری پیشەسازی عێراق ینی چەند شۆ بۆ ئەردەن لە ئەردەن تقریبان کۆمەڵێ گرێ بەس و لێکتێگەشتنی لە بواری پیشەسازی لە بواری بازرگانی لەگەڵ ئەردەنا کردووە ئەمە خۆی لەخۆیە هەنگاونانە بۆ ئەوەی دەرگای چوونە دەرەوە و هێنانە ژوورەوەی کەلوپەلەکان تەنها لاوە لە دوو لاوە نەبێت چ لە لایەنێکەوە بێت لە لایەکی ترەوانێ ئەگەر ئێمە یەکشت هەیە لەیە یعنی ئەگەر بێت و ئێمە سەرچاوی داهاتەکانمان فرەیی بێت هەر تەنها پشت نەبەسین بە ناردنە دەرەوەی نەوت خۆشمان لە هەمان کاتا کۆمەڵێ لە بواری کشت و کاڵە لە بواری پیشەسازیە کۆمەڵێ بەرهەممان هەبێ ئەم بەرهەمانە لانی کەم یان بەشی خۆمان کا یان بتوانین هەناردەی دەرەوە بکەین هەڵبەتە پارەکەمان زیاتر بە قوترە بێت و زیاتر قۆی شیرائەکەی بەهێزتر وەکو سوودەکەی سوودی دۆلار بۆ هاوڵاتی ئێستا دینار بڵین لە 16 بەهای بەرزکراوەتەوە لە 146 بۆ 130 سوودەکەی چێ بە کورتی بۆ هاوڵاتی ئێستا ئەگەر سوودی دەرکەوت ئێستا بەڵێ ئەگەر نرخی دۆلار بەرز بێت یاخود ناسەقام گیر بێت
بە هەردوو حاڵەتەکە نرخی دۆلار بەرز بێ یان ناسەقام گیر بێ کێ زەرەرمەند دەبێ هاوڵاتیان زەرەرمەند دەبێت لەبەرەوەی لەو ناسەقام گیریە یعنی هاوڵاتی سەری بازرگان سەری لێ ئەشێوێ کاڵا بکرێ بفرۆشێت چی لێکە لە هەمان کاتیشە ئەوەی کە موچەخۆرە موچەکەی قۆی شرائەکەی هێزی کڕینی کەم ئەبێتەوە شت کەمتر ئەکا کاڵا کەمتر ئەکا کەواتە کێ زەرەرمەند دەبێ هاوڵاتیان زەرەرمەند دەبێ ئەوەی کە من ئیشارەتی پێم بیکا بە سەرچاوی داهاتەکەی بکا بە فرەیی ئەمە لێرە یعنی لە زۆر حاڵەتە ئەگەر بێت و لەو حاڵەتە پارەی داهاتی نەوتیش کەم بێتەوانێ یاخود ئەمریکاش کەمتر بنێرێت ئەو ئەتوانێت داهاتێکی خۆی هەیە کەمتر شت ئەێنێ لە دەروانێ بەڵکو لە زۆر کاڵا و کەلوپەلە بەشی هیچ نەبێ بەشی خۆی ئەکاتیان بۆ دەرەوەی ئەنێرێ کەواتە لێرە هەر حکومەتێک هەر هەموو حکومەتەکان لە هەموو دنیا دایمەن لە هەوڵی ئەوان کە نرخ و بەهای دراوەکەی خۆیان جێگیرکەن و لە هەمان کاتە بازاڕی جێگیرە بێ کە نرخی دراو جێگیر بوو سەقامگیر بوو بازاڕی جێگیرە بێ و سەقامگیرە بێت سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دوای ناوبڕەکە دێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕن لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە تیپی ئەولایە و ئەم لا جیپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من دامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەمیانێکە خۆش بوو هەر بژی جبسینینی دامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاک شێخ کامل کاک شێخ ناوزەت ببوورە سەبارەت بە بەشەخۆراکی مانگانە ئێستا وەکو پێویست دەگا و ئەوش کاریگەری هەیە لەسەر نرخی کاڵا و شتومەک لە بازارە و ئێستا وەکو پێویست دەگا لە حکوومەتی عێراقەوە تا ئێستا چەند دابەشکراوە وایە زیاد دەکرێت لە مەودووە؟ بەڵێ بەنسبەت بەشەخۆراکی هاوڵاتیان خۆتان دەزان لە ساڵی ڕابردوو 11 بەشەخۆراکات و دابەش کراوە بەسەر هەموو هاوڵاتیان لە ڕێگەی بریکارەکانی خۆراکەوە بۆ ئەم ساڵیش بەشی یەکەم هاتووە لە سەدا 85 لە سلێمانی و لە هەولێر دابەش کراوە لە دووەکیش دەستی پێ کردووە لەم چەند ڕۆژای ئینشاڵڵا ئەویش تەواو دەبێ ئێستا خوامان ئامادەکەین بۆی بەشی دووەمی بەشەخۆراک دابەش بکەین کە لەو بەشەخۆراکانە بریتین لە برنج و شەکر و زەیت و دۆشا و نیسک و ئالینۆگ یان لەتکەنۆکی پێ دەڵێن هەندێک جار فاسۆلیاشی تێدایە ئەم لەگەڵ بەشە ئاردی یەکەمیشمان دەست پێ کردو لە 175 دابەش کراوە بەسەر هاوڵاتیاندا و بەڵێنراوە کە بە بەردەوامی ئەم بەشە خۆراکانە و ئاردەکەش چۆن بۆ هەموو ناوچەکانی ناوەڕاست و خواردە و عێراق دابەش دەکرێت بۆ ئێرەش بێت و ئێمەش لە ڕێی بریکارەکانەوە دابەشی دەکەین بەسەر هاوڵاتیاندا. باشە ئەو سکاڵایەکە بوو لەسەر هەرێم کاریگەری نابێت لەسەر خۆراک ئەوەی کە بۆچی پارەکە نەگەڕێنراوەتەوە 500 دینارەی وزان 500 750
لە وڵاتیان وەری کارگی نابێت لەسەر بەشە خۆراکەکە؟ نەخێرەوە کاریگەری نابێت چونکە ئەوان ئەو داوایە کە قەیدیان کردووە لە محکەمە بۆ ئەو پارەیەک ساڵانی ڕابردووە ئێمەش پێماوەتون کە ئەو پارەیە لە ساڵانی ڕ 2004 ئەوانیش هیچ پارەیەکیان بۆ گواستنەوەی ئەو خۆراکانە نەناردووە بۆ هەرێمی کوردستان کە دابەشیکەن ئەو خۆراکان دابشکەن ئێمە لەو پارەیە کە وەرمان گرتووە لە هاوڵاتی بەو پارەیە توانیمانە ئەو بەشە خۆراکانە بگەینە دەست هاوڵاتیان لە چەند ساڵی ڕابردوودا و بۆ سیانەی مەخازنەکان بۆ مکافایی فەرمانبەرەکان بۆ هەندێک فەرمانبەر کە بە گرێبەست دامەزراون لەو پارەیە دراوە بۆیە ئەگەر بێت و بەراوردێ بکەین دەبێنی ئەوەی کە ئەوانەیە ئێمە بیدێن بەوان و ئەوانیش بینەردن بۆ ئێمە ئەوان ڕەنگە قەرزار بن لەسەر ئەو پارەیە و لە مانگی دێشەوە لە حسەی یانزەوە ئێمە مزەکرێکی تەفاوتمان لەگەڵ ئیمزا کردوون ئێستا ئێمە پارەکە دەنێرین ئەوانیش پارەی مناقلەی ئەو بە ئاڵوگۆڕی و خۆراکانە هەمووی دەنێرێن و هەندێک مکافاتیش بۆ فەرمانبەران دەنێرن و بەڵێ نیشاندا وەسیانەی مەخازنەکان بکەن لە مانگیەوە پارێکەوەری دەگرین لە هاوڵاتیان و لە ئاردیش نردومانە. بەڵێ سەبارەت هەندێک گلەی هەیە زۆرجار لە بەشێک لە مادە خۆراکەکان بڵێنەوەی لە کۆبوونی خۆراک دابش دەکرێت ئێستا کوالێتەکەی باشتر کراوە یاخود زیادیش دەکرێت لە داهاتوودا؟ بەڵێ ئێمەش لە ڕابردوودا ئەو گلەیەمان هەبوو بەڵام ساڵ بۆ ساڵ گلەیەکان کەمتر دەبنەوە ئێستا تقریبا نەتوانم لە 1970 گلەیەکان کەم بوونەتەوە تەنها لەسەر برنج و ئالینۆکەکەیە کە ئالینۆکەش باشە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان حەزیان لێ نێو نایخۆن داوامان کردو بۆمان بگۆڕنیا بە ساوەریان بە فاسۆلیا بەڵێنیان داوە لە چەند مانگی داهاتوە نازانین کەی دەبێت چونکە عەقدەکە ئەوان دەیکەن و ئەوان ئێمە نوێنەری ئێمە تێدانێت لەو عەقدەی کە داواتان کردووە برنجەکە بۆڕێت پێماوتون و برنجەکەش پێماوتون برنجێکی باش بێت. بەڵێ بکرێت بەچی برنجەکار برنج بەڵام کوالێتێکی باشتر مەبەسە؟ برنجەکەش هەر تایلەندیە تا ئێستا هەندێک جار ئەمریکیش دەهێنن بەڵام هەردووکی خەڵک گلەی لێ هەیە تا ئێستا وەکو پێویست نییە بەڵام بەڕاستی خەڵکێکی شەیە بەکاری دەهێنێت و لە ماڵەوەی کە پێویستێتی بەکاری دێنێت و دێشی خوات گرنگەوەیە برنجەکەش ئێمە پێماوتون گلەیمان ئەو گلەیەمان گەیاندۆی هاوڵاتیان بەڵێنیان داوە کە لە کۆمپانیەکە ئەو کۆمپانیانەی کە عەقدیان کردو بۆ هێنانی برنج لە ئایندەدا لەگەڵ کۆمپانیایکی باشتر بکەنەوە لە شوێنێکی باشتر بهێنن بۆی خەڵک بتوانێت سوودی لێ وەربگرێ. باشە وەکو سوودمەندانی بڵێن چاودێری کۆمەڵاتی لە عێراق کۆمەڵێک ناونووسین هەیە ئایا هەرێمی کوردستان دەگرێت و وایە حکومەت هێرێمەوەکو خۆشی هیچ بەرنامێکی نییە وەکو خۆی ئەم سەبەتەی خۆراکە زیاد بکە خود دەبێت تەنها لە ڕێ عێراقەوە چاوەڕێن؟ بەڵێ چاودێری بە کۆمەڵایەتی ئەوە لە ساڵانی ڕابردوودا هەبوو عێراق دوو بەشە خۆراکی زیاتریەدا بەوانەی کە لە چاودێری کۆمەڵایەتی لە ڕێی پسوڵەی خۆراک و بە بریکارەکانی خۆراک و دەیگەیان بەڵام ئەم ساڵ هاتووە هەندێک مادەی بۆ ئەو پسوڵەی خۆراکە بۆ چاودێری کۆمەڵایەتی زیاد کردووە لە ناوەڕاست و خوالی عێراق وەکو کیلۆیەک ئاردی سفر کی یەک زەیتی تر لەگەڵ 1 کیلۆ شەکری زیاتر دەیدا بەو ئەوانەی خاوەنی پێداویستی تایبەتەکانن. ئێمە هەرێمی کوردستان تا ئێستا بێبەشین لێی بەڵام ئێمەش داوامان کردووە داوایان کرد لێستێکی ئەمە لیستێکیان بۆ ئامادەکەین لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئێستا لەسەر خەتی لیستێک ئامادەکەن چونکە ئەوە پێوەستە بەوانەوە بە وەزارەتی کارەوە هەر کاتێ لیستەکە ئامادە بوو ئێمەش بۆیان دەنێرین بۆی بەپێی ئەو لیستەی کە وەزارەتی کار ئامادەی دەکا بەشە خۆراک بێت و ئێمەش لە ڕێی بریکارەکانی خۆراک و بیان دێنێ بۆی دابەشیکەین و بگاتە دەست ئەو هاوڵاتیانە. بەڵێ حکومەت هێرێمەوەکو خۆی هیچ بەرنامەیەکی نییە بۆ چاودێریە وەکو سەبەتەی خۆراک لە داهاتوودا وەکو عێراق بدیا خود دەبێت سەبەتی خۆراک نەخێنەوەڵا ئێمە چونکە زانین چۆنە ئەو بەشە خۆراکی کە دێت لە نەفەقاتی سیادی دەبڕێ پەیوەندی نیانیەوە خێرێک نیە حکومەت عێراقی بە ئێمە بکا بڵێن بەخێر دەماناتێ لە نەفەقاتی سیادی دەیبڕێت و حسەی هەرێمی کوردستان و عێراقی هەمووی تێدایە بۆیە بەشی خۆمان دەکات و بەشی خۆشمان دەبێت بۆ بنێرێت لە بەپی یاسا و بەپی ئەوەی کە لە بوجات تەسبیت کراوە ساڵانە پارەیەکدا دەنێن بۆ خۆراک لە ضمنیە هەرێمی کوردستانی شێدایە هەر پارچەیە هەر شتێک زیاد بێ بۆ ناوچەکانی ناوەڕاست و خوالی عێراق دەبێت هەرێمی کوردستانیش بگرێتەوە بۆیە هەر پارچەیە دێ ئێمەش هەوڵمان داوە هەرچی لە ناوەڕاست و خوالی عێراقدا بەشکرێت دەبێت هەرێمی کوردستانیش بگرێتەوە بۆ ئەم چاودێری کۆمەڵایەتیش لە لیستەکان ئامادەی ڕەنگە لە چەند ڕۆژی ئایندەدا ئینشاڵڵا بینێرین بۆ ئەوەی کە بەپێی ئەو لیستە خۆراک بێت و ئێمەش لە ڕێی بریکارەکانی خۆراکەوە دابەشیکەین بەسەر هاوڵاتیاندا. باشە لە ماوەی ئەو بڵێن شڵەژانەی دۆلار بڵێن کەمێک لە جگە لەوە ماوەی ڕابردوو کەشتەکان بەرزبوون هەندێک مادەیکی خۆراکی بێ وەکو برنج باز دەکرێت کە 500 بۆ 1000 دیناری چۆسەر بڵێن فاسۆلیا فەردەی باسی 2000 دەکرێت بامان شێوە پیاز بڵێن زۆر گران بوو هۆکارەکەی چی بوو وایە دوای ئەم ڕێکارانە ئێوە ڕێکارتان کردوتە بەر بەوەی کە لە بازاڕە هەرزان بکرێنەوە؟
ئێمە بە دوواداچوونمان کرد بۆ دوومادەیە بە تایبەتی بۆ سێ مادە بۆ برنج و بۆ پیاز و بۆ گۆشت برنج لە شوێنی بەرهەمێنانی خۆیان $200 چۆتە سەر هەر تەنێک لە برنج گۆشتەکەش بە هەمان شێوە لە شوێنی بەرهەمێنان نرخەکەی زیادی کردەوە بۆ پیازیش لە ڕابردوودا لە ئێرانەوە دەهات و باجێکی زۆری لەسەر دانابوو تقریبن بۆ هەر کیلۆ 800 دیناری داناوە بەڵام ئێمە ئێستا لەگەڵ بازرگانەکان قسەمان کردووە سەرچاوی شوێنی گۆڕینی هێنانی ئەو شتانەی کە نرخەکەی زیادی کردووە لە شوێنی وڵاتی کەەوە هەوڵ بدەن بێنن بۆی ئەو باجە زۆرە لە وڵاتە نەوەرنەگیرێت و ببێتە هۆی کە بارگرانی بەسەر هاوڵاتەکانی ئێمەشەوە بۆیە لەم یەک دوو ڕۆژەدا لە یەک دوو شوێنیکەوە لە یەک دوو سەرچاوێکەوە پیاس هاتووە ئێستا نرخی پیاس لە بازاردا کەمی کردووە لە بەو نرخە نەماوەکە یەکەم ڕۆژ و دوو چەند ڕۆژی پێشوو هەیبوو باشە بەس ئێمە بەشی ناوخۆ لە ناوخۆ پیازیشمان نییە بەشی ناو خۆمان بکات یاخود گۆشتی سووریش بەشی ناو خۆمان لە ساڵانی ڕابردوودا لێشمان زیاد بوو بەس ئەم ساڵ کەم بووە نازانین ئەم ساڵ کەم بووە بەرهەمەکەمان دیارە بەڵام ئێمە داوان وەزارەتی کشتتوکاڵ کردووە لەگەڵ جوتیارە بەڕێزەکان قسە بکە بۆی بەرهەمی خۆمان زۆر بێت چونکە و پیاز توانایی ئەوەی هەیە کە بتوانین بەشی خۆ پێداویستی خۆمانی پێدابین بکەین بەڵام پیازە سپیەکە زیاتر لە ئێرانەوە دەهات و ئێرانیش باجێکی زۆری خستۆتە سەر بۆیە نرخی گران بووە و ئێمە سەرچاوی کەمان بۆ بازرگانەکان دۆزیەوە بۆی لێوە بهێنن و ئەو نرخی ئێستا دابەزیەوە لە بازاردا بەڵێ سوپاس دەکەم دوایی دێنی سەر ڕۆژانەش بڵێن ئێوە نرخەکان دیاری دەکەن چۆن هەفتانە چاودێری دەکەن دێمەوە لاتان مامۆستا دلێر سەبارەت بە چاودێری بازار چەندە گرنگە چاودێرێکی باشی بازار بکرێ هەم لە ئەوەی کە ئێستا نرخەکە دابەزی و زۆرجار ڕەنگە ئیستیغلال و قۆڕەخکاری شەبێ لە نرخەکان لە بازار دەبێت چی بکرێت خۆی هەرچەند ئێمە بازاری هەرێمی کوردستان بازاری ئازادە خۆ حکومەت تەوزیع ناکات بەس بازاری ئازاد بەمانەوەی کە یاری بە نرخەکان بکرێت بێت چاودێری نەموتوەوە من بازاری ئازادە حکومەت کاڵا تەوزیع ناکات بەسەر خەڵکەکانە و وەسیعلیان بەسەرا فەرزکە بەڵام لە هەمان کاتیشا پێویستە یعنی وەکو حکومەت ڕۆژانە ئاگادار بێت لە نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی کە ئاگاداری ئەوە بوو ڕۆژانە لە هەمان کاتیشا لیژنەی چاودێری هەبێ بە بازارڕ بۆ ئەوەی لەپڕ نرخی کاڵایەک بەرز نەبێتەوە بە تایبەتی ئەو کاڵانەی کە زەروری و پێداویستی ڕۆژانەی ژیانی خەڵکن چونکە وەکو ئیشارەتم لەم حاڵەتانە کە نرخی دراوی عێراقی ناجێگیرە و ناسەقام گیرە بەرز و نزمەکات لە هەمان کاتیشا بازاڕیش ناسەقام گیرە بێ و بەرز و نزمەکات بەڵام ئەو لیژنانە پێویستە بەردەوام ئاگایری ئەوە بن لە پڕ نرخ بە تایبەتی کاڵا ئەو کاڵانەی کە پێداویستی ڕۆژانەی خەڵکە لە پڕ نرخەکەی بە شێوەیەک بەرز نەبێتەوە بە بیانووی ئەوەی کە بازرگانەکان شت کەمتر ئێنن یان بازرگانەکان کەم شرک ئەشیا یاخود کاڵا کەمتر ئەخەنە بازارچیتە مارکێتێک ماوەڵێ بڵێ بۆ سیستە مارکێتێک بۆنەوە دەڵێ ئەو بە نازانم بە 160 لەسەرم حیسابە هەندێکی بە 150 زیاتر کێ دەبێ و یەکلا بکاتەوە بنەوە خۆراکێکی ئێستا لە بازارە هەیە بە چەند بەرامبەر دۆلار بە چەند شکاوەتەوە لیجان ئەبێ لیجان هەبێت لە هەموو شار و شارۆچکەکانە ئەو لیژنانە وکو شارەتم پێیا و یەکسەر ڕەبت بن بە وەزارەتی بازرگانی و وەزارەتی بازرگانیش پێویستە سعات بە سعات دقە بە دقە چاودێری و ئاگادار بێت و بە دوواداچوون بکە بۆ نرخی دراوی عێراقی کە چەند بەرز دەبێتەوە چەند نسبە بێتەوە بەرامبەر بە دراوە قورسەکان لەو حاڵەتانە ئەو لیژنانە ئەبێ ئاگاری ئەوە بنیاکی ناکرێت لە حاڵەتێکە لە 150 نرخی بەهای دیناری عێراقی بشکێت لە 150 بشکێت بڵین 15 دینار شۆتە سەری بەڵام لە هەمان کاتا کاڵایەک لە ناو بازار بای 10,000 یەکسەر 4,000 بچێتە سەری لەبەر ئەوەی کەوەڵا نرخی دۆلار بەرز بۆتەوە دیناری عێراقی شکاوە ئەو لیجانانە چاودێری ئەوە بکەن لەبەرەوەی ئەو شتانی کە هەیە لە بازارڕ حکومەت بەرپرسە لە قوت و لە باش دابینکردنی کاڵا بۆ هاوڵاتیەکانی خۆی ئەم حاڵەت هەر لە هەرێم هەیە بۆ نمونە کاتێکە دۆلار بەرز بەهاکەی بەرامبەر دینار بڵێن زیاتر بەرز بۆ دینارشکە لە پڕشتەکان زۆر چوونە سەر بەس بۆ خێرا دابەزینەوە نییە هۆکارەکەی ئەمە هەرێم نییە ئێمە سەر بەشێکین لە عێراق ئێمە هەرێمێکین لە ناو عێراقێکی فیدراالیە و ئەو پارەیەش کە بەکاری ئێنین پارەی عێراقیە هەڵبەتە لە هەموو عێراقا بەو شێوەیەکە هەیە بەڵام ئیتر ئەمە ئەوە هەیە سیرەکەی هەر کەسێک بازرگانیە کار کەسێکی ترەیانی کە بازار دراوی ئەم وڵاتە ناسەقام گیر بوو ژێگیر نەبوو
لە بینی بانقی ناوەندی بۆ بازار لە بینی 1500 بۆ 2000 3000 زیاتر بوو بەڕاستیە بازار ناسەقامگیرە بێت لەو کاتە ئەو بازرگانی کە یاخود ئەو دوکاندارەی کە لە بازار کاڵاکەی ئەفرۆشێت یعنی گومانی لەوە هەیە دڵنیانی ئەڵێ ئایا دەستمەکەوێتەوە بۆ نرخە لەبەرەوە یە نرخێکی زیاتری خاتە سەر کەواتە ئەو لیژانانە دەبەر ئەوە پێویستن کە چاودێری نرخی کاڵا زەروری و پێداویستیەکانی خەڵک بکەن کە هەیە ڕۆژانە. سپاس دەکەم کاک شێخ نەوزەد سەبارەت بە دوارەچوونیەوە ڕۆژانە بڵێن یاخود هەفتانە داریکردنی نرخی شتومەکەیە لە بازارەکان؟ بەڵێ بەڵێ کاک حەکیمی ئێمە ڕۆژانە لە ڕێی بەڕێوەبەتی چاودێری بازرگانی شارەکانەوە لە گەرمیان لە سلێمانی لە هەولێر لە دوهۆک لە زاخۆ لە سۆران ڕۆژانە نرخی کاڵامان بۆ دێت و نرخی دراوەکانیشمان بۆ دێت و لەو شارەکانە بۆیە پێمان وتون و بەردەوام لیژنەکانیشمان لە بازاردان بۆ ئەوەی سەرپەرشتی ئەو نرخانە بکەن و ئەو نرخانەی کە تەسبیتیان کردووە چونکە بەپێ ئەو نرخە هەندێک جار لە شوێنەکانیشەوە لەسەر ئەساسی ئەو نرخەی چاودێری بازرگانی خەڵک لە بازاردا شت دەکرێت یا هەندێک شوێن بە کۆمەڵیانەوە شتکردنەوە کۆنسڵمە وەزارەتی پێشمەرگە یا وەزارەتی ناوخۆ یا وەزارەتی تەندروستی یا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەو نرخانەی بە چاودێری بازرگانی شارەکانیان بۆ دەچێت کە ئەمڕۆ نرخی ئەو کاڵایە بەوە بێ بەو بڕێ ئەگەر بەو بڕەوە زیاتر بوو مەیکردن چونکە ئێمە تەسبیت بەو شێوە تەسبیتمان کرد و هەرچەندە هەرۆکو کاکدەر باسی کرد ئێمە ئەو نرخانە ناتوانین 100% بڵێن جێبەجێکەن چونکە ئێمە ئابووری بازارمان هەیە بە حساب بۆیە خەڵکەکە دەبێ بکرێت بەڵام لە کاتێکە کە بزانین نرخی کاڵایەک بەرزە ئێمە دەچینە لای ئەو مارکێتە و ڕێگەی پێ نادێن دەستنووری خۆی زیاتر بکە بۆیە بەر بۆ زانیاری جەنابتان لە مانکی یەکی ئەم ساڵدا زیاتر لە 30 ملیۆن دینار غرامی ئەو خەڵکانەمان کردووە کە نرخیان زیاد کردووە بە زیاد لە پێویستی کە هەیە بە پێی زیادبوونی بەهای دینار و دۆلارەکە زیاتر لە هاوڵاتی توانێت پێویستیان پێ بکات بە لیژنەکان کاڵای ماوە بەسەرچوومان دەست بەسەرا گرتووە. بەڵێ ئەگەر گرانەیەکی زۆری هاوڵاتی توانێت پەیوەندی پێ بکە؟ بەڵێ ئێمە داوامان کردووە لە ڕێی هاوڵاتیانی شتەچووک بەڕاستی خۆتان دەزانن لیژنەکانی چاودێری بازرگانی کەم بەشی هەموو بازار ناکە بازار فراوان بۆ زۆر بۆیە داوامان لە هاوڵاتیان کرد و هاوڵاتیانش بەردەوام هەمیشە هاوکارمان هەم بۆ لیژنەکانی قایم قامێت بۆ لیژنەی ئاسایشی ئابووری بۆ لیژنەکانی چاودێری بازرگانی لەکوێ زانیان کاڵایە گرانە زیاد لە پێویست ئاگادارمان بکەن ئێمە سەردانی ئەو شوێنانە دەکەین و بە دڵنیایی جاهاتیشمان کردووە لە ڕابردوودا بۆیە هەم بۆ گرانی کاڵاکە هەم بۆ کوالیتیەکەی هەم بۆ ماوە بەسەرچوونەکەشی ئێمە وەک چاودێری بازرگانی بە بەردەوامی لە هەر شوێنە کارزانی بێتمان پێی زانرا بێت و ئاگادار کرابین یا خۆمان لە کاتی سەردانمانە بۆ شوێنەکان پێمان زانی بێ بە دڵنیاییەوە ئیجرات کراوە و خەڵکێکی زۆریش تووشی لێپرسینەوە بۆ لەو بوارە. باشە سەبارەت بە کارگەکان کە ینی چاوڵەکەیە بۆی کە بەگەر بخرێنەوە چووکە بازەوە کرد لە دوای 2010 نیوەی کارگەکان زیاتر لە 2000 کارگە لە کارکەوتن بۆی زیادکردنی باج و ڕسومات بێ کرێی کارەبا بێ هیچ چاوڵەکەیە بۆ ینی کەمکردنەوەی بارگرانی لەسەریان بەوەی کە بەرهەمی ناوخۆ زیاتر بکرێت؟ بەڵێ سەبارەت بەوە بەڕاستی جەنابی سەرۆکی حکوومەت خۆی لەسەر خەتە لەگەڵمانە و لیژنەیەکی باڵای پێکێناوە بە سەرۆکایەتی جەنابی وەزیری بازرگانی و پیشەسازی و تقریبا ئەو وەزارەتە پەیوەنددارانەی پێوەستن بە گەشەپێدانی کەرتی پیشەسازی لە کوردستان وەزارەتی شارەوانیە وەزارەتی ناوخۆیە وەزارەتی کشتتوکاڵە وەزارەتی دەستەی ژینگەیە سێ چوار وەزارەتی کەشە لیژنەیەکی باڵای پێکێناون تقریبا حکوومەتێکی مساغرن تا ئێستا دوو کۆبوونەوە کراوە بە سەرپەرشتی جەنابی وەزیری بازرگانی بۆ ئەوەی هەموو ئەو گرفت و کێشانەی کاتونتە بەردەم کارگەکان هەوڵ بدەن لە ڕێ ئەو وەزارەتانەوە چارەسەریان بۆ بدۆزینەوانێ بۆیە هەندێک لە کۆبوونەوە یەکەمە گرفتەکان باس کران و پێشنیار کراوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی بەڕاستی بێنە سەر خەت ئێمە ئەو کارگانی خۆمان بخەینەوە کار و هەروەها ئەو بەرهەمێشی کە لە کوردستان بەرهەم دەهێنرێت لە ڕێ ئەو کارگانەوە هەم هەندێکیان بۆ تعلیبکردن بۆ بەقوتوبندکردن هەندێکیشان بۆ بەرهەمێنانی تر بەکاری بهێنن بۆی ئێمە سود لە بەرهەمی ناوخۆ بگرین لەو کاتا دوو قازانجەکەن قازانجێکیانەوەیە کە هێزی کار بەکار دەخینەوانێ و بە تاڵەکەم دەکەینەوە هێز خاڵی دووەمیشان ئەوەیە ئێمە بەرهەمی ناوخۆی خۆمان بەرهەم دەهێنین و دەستی ئەوەی کە خۆ لە خۆمان زیاتر دەتوانین بینێرینە دەرەوانێ و دراوی قرس بینەوانێ کەواتە بەجددی لەسەر خەتین ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیکدا بەرهەمی ئەو کۆبوونەوانە دەبێت بۆ ئەوەی کە بتوانێت کارگەکانی خۆمان بکەوێتەوە سەر کاری خۆیان و بتوانین ئیشیان پێ بکەین. بەڵێ سوپاسەکەی مامۆستا خولەکێکی بۆ بەڕێزت بۆچی چەند ساڵە نەتوانرا بڵێن سەدا 90-95 کاڵەکان لە دەرەوە ئەگەر بڵێن بە خۆدا چونەوەی کە دەکرێت بەرهەمی ناوخۆ زیاتر بکرێت خۆی بۆیە وازان من 15 ساڵ پێش ئێستا
لەگەڵ ئەوە بووم وتومە لەسەر تەلەڤیزیۆنەکان و لە ڕێگەی میدیاکانەوانیانی هەر وڵاتێک گەر بێت و سەرچاوی داهاتی تەن فرەیی نەبێت و تەنها یەکشت بێ بە تایبەتی سامانی سروشی و سامانی ژێرزەوی بەڕاستی اقتصادەکەی دوایی بەرە و داڕمان ئەچێت یعنی پێویستە بەپی چۆنێتی هەڵکەوتەی ئەو وڵاتە هەر حکومەتێک هەر وڵاتێک هەوڵ بدا سەرچاوی داهاتەکەی فرەیی بکات بۆ نمونە ئێستا لە وڵاتی ئێمەیە لە وڵاتی ئێمەیە سیرەکەی لە بواری کشتتوکاڵە زەویەکی کشتتوکاڵی زۆر بە پیتمان هەیە و لە هەمان کاتە ئەم زەویە کەشتتوکاڵێ بە پیتە ئەتوانین پیشەسازیشی گەشە پێ بدەین چۆن کەرەسەی سەرەتایی زۆربەی موادە پیشەسازیەکان ئەتوانین لە کشتتوکاڵە بەدەستی بێنین ئێستاش نەڕۆشتۆ بچێت ئەتوانین هاوکاری کردی کشتتوکاڵ پیشەسازی گەشتیاری بکەین و کاڵین کشتتوکاڵی هی بەرداری و هی نەباتیش سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان دلێر محمود ئابووری ناس و پەرلەمانتاری پێشوو لە ستۆدیو هەروە سپاس دەکەم نەوزات شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەولێر لە هەولێرەوە سپاسی جەنابیشت دەکەین سپاس بەوەی بینێرانی بڕە سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ